ئەنجامی هەڵبژاردنەکانی 30 ئەیلول پەسەند کرا. خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دوایین کۆبوونەوەی خۆی ئەنجامدا. ئەم خولەش کۆتایی هات. چاوەڕوان دەکرێت کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی براوەی هەڵبژاردن بۆ خولی پێنجەمی پەرلەمان و کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێ بکات. کادیرانی پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی بەشداریکردنی حیزبەکان لە کابینەی نوێی حکوومەتدا تاکید لە بەشداریکردنێکی کارا دەکەنەوە. یەکێتی بەشداری کارە و چالاک ڕاستەوخۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان بکە. ئێمە لە هەڵمەتی هەڵبژاردن بەڵێنی خۆمان بە دەنگدەران و بە چەماوەری هەرێمی کوردستان داوەکە ئارامیان بۆ بەدەست بێنین و هەلیکاریان بۆ بڕەخسێنین و خزمەتیان بکەین. ئەم چەمکانە پێویستی بە ئەداکردنێکی کاریگەر هەیە. هەزاران ساڵە لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی 30 ئەیلولدا کارنامەی لیستی 105 یەکێتی بۆ ئارامی هەلی کار خزمەت بوو. کادیرانی پێشکەوتوو یەکێتیش دەڵێن لە کابینەی نوێدا کار بۆ جێبەجێگەیاندنی کارنامەکەیان دەکەن. ئەجەندای یەکێتی بۆ بەشداری لەم کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوون و ئاشکرایە. ئەجەنداکەی لە بەرنامەی هەڵبژاردنەکەیدا دیارە و دەردەکەوێت کە ئارامی و هەلی کار و خزمەت بوو. یەکێتی بەو ئامانجەوە بەشداری لە حکوومەت دەکە کە ئەم بەڵێنانە و دروشمەکانی بەجێبگەینی کە ئەمڕۆ لە هەموو کات زیاتر لە کوردستان هەم پێویستیمان بە ئارامی هەیە و هەم پێویستیمان بە هەلی کار هەیە بۆ گەنجەکان بە تایبەتی و پێویستمان بەوە هەیە کە خزمەتی میلەتەکەمان بکەین. داوا دەکرێت بۆ پێکێنانی حکوومەتی نوێ هەرێمی کوردستان کارنامەیەکی نیشتیمانی و نەتەوەیی هەبێت. کابینەی نوێی حکوومەت خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان لەخۆ بگرێت. ئەو ناکۆچە سیاسیانەی هەیە وەلا بندرێت. کار بۆ ئاوەدانکردنەوە و خۆشگوزەرانی خەڵکی کوردستان بکرێت. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.